وأن هذا صراطي مستقيما فاتبعوه ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيله ذلكم وصاكم به لعلكم تتقون. حمد و سنا و سپاس و ستایشی بپایان بخوای پروردگاری جهان، درود و سلام لسر پیغمبری خوشویستمان صلی الله علیه و سلم و لسر اهل و بیت و همو یاران و همو شوێن کەوتوانیان تا کۆتە زەمان. داواکارم لە پەروەردگاری مەزن بۆ خاتر ناوەجوانەکانی خۆی، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆی هیدایەتمان بدا و دامەزراومان بکا و علممان زیاد کا و دوورمان خاتەوە لە هەموو شتێکی خراپ، لە هەموو شتێک کە خوای گەورە لێمان ئەڕەنجێ و ئەبێتە مایی سەرگردانمان لە دنیایە و مایی خەسارۆمەندیشمان لە قیامەتە. بیسەرانی خۆشەویست، پێخۆشحاڵم لە حەڵقەیەکی نوێی بەرنامەی ڕاستکردنەوەی چەمکەکان دێمەوە خزمەتی بەڕێستان بۆ پێشکەشکردنی حەڵقەیەکی تازە و بۆ پێشکەشکردنی بابەتێکی تر لەو بابەتانەی کە لە مەسائیلە فەرعیەکانن لە شەریعەتی پیرۆزی ئیسلامە، واتە بنچینە نین، بنەمان نین، تاوەکو یەکلا کرابێتەوە لە ناو ئەهلی حەق و ئەهلی سونەت و جەماعەتە. مەسئلەیە لێکن عولەمایان تایە جیاوازن و شەریعەتیش مەجالی جیاوازی داوەتیایە بەوەی کە هەر یەکلانەکردنەوەی ئەم مەسائیلانە لەلایەنی خوا و پێغەمبەری خواوە صلی الله علیه وسلم بەڵگەیە لەسەر ئەوەی کە ئیجتیهاد تایە دروستە، جیاوازی تایە دروستە. زانایان ئەبێ کۆشش بکەن بۆ ئەوەی مسلمانان بەرچاوڕوون بکەنەوە لەم مەسائیلانە و عوامی مسلمانیش شوێنی ئەو زانایانە ئەکەون کە متمانەیەکی زۆرتریان پێ و باوەڕێکی زیاتریان بە وتەکانیان هەیە. ئیتر ئەم مەسائیلانە وەکو چەند جارێک لەم بەرنامەیە عەرزتانمان کردووە کە مەسئلەیەک نییە کە بیدعە و سوننەی تیا بێ بەو معنایی کە هەندێک کەس لەم زەمانە تێگەیشتووە، بەوەی بڵێ فڵان شت بیدعەیە کە بیدعەشە کەوابوو گومڕایی و سەر لێ شێوانە و لادانە لە منهەجی ئەهلی سوننە و جەماعەت و کە خاوەنەکەی بە مبتەدیع ئەژمێررێت و ئیتر ئەبێ هەجری بکەیت و قسەی لەگەڵا نەکەیت و یعنی بەو مەوزوعە بەو شێوازە نییە. ئەگەر وشەی بیدعەش لەم مەسائیلانە بەکار بێ مەبەست پێی ئەوەیە کە مەسئلەکە خلافی سنەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم بەو معنایە، نەک بۆ معنایە کە یعنی ئەو شتە نادروستە، ناجائیزە یان مەکروهە وەکو هەندێک عولەما فەرموویانە. یعنی جام بابەتی ئەمڕۆمان ئینشاءالله کە لە خزمەتتانە عەرزیەکەم بابەتی حکمی دانیشتنی کەسوکاری مردوو لە ماڵێکە تاوەکو خەڵکی بێن سەردانیان بکەن بۆ تەعزیەکردن. کەسوکار تۆ کەسێکت کە ئەمرێ حکمی ئەوە چییە کە دانشی لە ماڵە و خەڵکی بێن سەردانت بکەن تەعزیەیت بکەن، یعنی دڵت بەنەوە. تەعزیەکردن واتە دڵدانەوە، واتە تەسلیە، خەڵک دێ تەسلیەت ئەکا. ئایا ئەمە تا چی حەدێک دروستە؟ تەسلیەکردن واتە دڵدانەوە و سەرخۆشی لێکردن تا 3 ڕۆژ دروستە و سنەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. بگرە هەندێک حاڵات ئەبێ بە واجب لەسەر و کەسانی کە زۆر نزیکی کەسوکاری مردوەکان، لەبەرەوەی دڵی وەکو مافێک لە مافەکانی ئیسلامە لەسەریان کە دڵی براکەیان بنەوە. بەڵام ئایا دانیشتن لە شوێنێکی دیاریکراوە لە مزگەوتە یان لە ماڵە یان چادرێ، هاڵدانی چادر، ئایا ئەمە تا چی حەدێ دروستە و حکمی شریعەتی ئیسلام لەم بارەیەوە چییە؟ زانایانمان لەم مەسائیلە یان لەم مەسئلەیە جیاوازیان هەیە. کۆمەڵێکیان فەرموویانە دانیشتن بۆ تەعزیە دروستە،
کە خەڵک بێ سەرخۆشیت لێ بکەن و دڵت بنەوە، یعنی مەبەستمان ئەو کەسەیە کە مردوویەکی ئەمرێ. بەڵام فەرموویانە لەگەڵ ئەوەیە کە دروستە باشتر وایە ئینسان نەیکات، یعنی وتوانە جائیزە بەڵام خلافی ئەولایە، یعنی ئەولاتر وایە ئینسان ئەمە نەیکات. ئەوانەی کە فەرموویانە جائیزە ڕیوایەتێک لە ئیمامی ئەحمەدەوە گێڕاوەتەوە لەو بارەیەوە، و مەذهبی حەنەفیەکانیش لەسەر ئەوەن، ئەگەرچی هەندێک لە زانایانی حەنەفیش مخالفەی ئەمەیان کردووە، بەڵام بەعام مەذهبی حەنەفی لەسەر ئەوەیە کە دروستە. ابن همام رحمتي خوای لێبێ لە شەرحی فتح القدير ئەفەرمێ: ويجوز الجلوس للمصيبة 3 أيام، دروستە دانشی بۆ مصیبەت 3 ڕۆژ، وهو خلاف الأولى، ئەمەش پێچەوانەی ئەولاتر، یعنی باشتر وایە داننشی. ويكره في المسجد، بەڵام لە مزگەوتا دانشتن مەکروهە، وای فەرمووە. و هەروەها حەسکەفی ڕەحمەتی خوای لێبێ لە شەرحی تەنویر الأبصار فەرموویەتی، طبعا وتەیتر زۆرە هی زانایانی حەنبەلیەکان و حەنەفیەکان لەسەر ئەم مەسائیلە، بەس من هەر 1-2 وتە دێنمەوە دوای ڕۆمە سەر بەڵگەکانیان. فرمويتي حسكفي فرمويتي لشرح تنوير الأبصار فرمويتي: ولا بأس بالجلوس للتعزية في غير مسجد 3 أيام. فرمويتي نادروس نية خراب نية أقردان شيبو تعزية لمزقوتا لغيري مزگەوتە 3 ڕۆژ، لغيري مزگەوتە دیارە لە مزگەوتە ئەوانیش بە باشیان نەزانیوە. و طبعا ئەمە بەڵگەی ئەمە ئەو کۆمەڵەن کە ئەڵێن دروستە دانشتن لە تعزیە ئەگەرچی باشتر وایە دانەنشی. بڕئی دووهەمان یا کۆمەڵی دووهەم لە زانایان فرمویانە دانشتن بۆ تعزیە مەکروهە، بەڵام ناگاتە دەرەجەی حەرام. مەکروهە واتە نەخوازراوە لە شەریعەتی ئیسلامە، بەڵام ناگاتە دەرەجە و پلەی حەرام. و زۆرینەی زۆری زانایان لەسەر ئەم بۆ چوونن کە شتێکی باش نییە، شتێکی نەخوازراوە لە شەریعەتی ئیسلامە. ئەمە مەذهبی شافعیەکانە و مەذهبی حەنبەلیەکانە، و هەندێکیش فەرمویانە مەذهبی مالیکیەکانە. خلافێ ئایا مالیکیەکان لەگەڵ ئەم ڕەئیان یا لەگەڵ ڕەئیەکەی پێشوان، 2 قەولمان هەیە. ئیمامی نەوەوی ڕەحمەتی خوای لێ بێ لە کتێبی مەجموع شەرحی مهذب لە جەڵدی 5 فەرموویەتی: وأما الجلوس للتعزية فنص الشافعي والمصنف وسائر الأصحاب على كراهته، ونقله الشيخ أبو حامد في التعليق وآخرون عن نص الشافعي. قالوا يعني بالجلوس لها أن يجتمع أهل الميت في بيت فيقصدهم من أراد التعزية. قالوا بل ينبغي أن ينصرفوا في حوائجهم، فمن صادفهم عزاهم، ولا فرق بين الرجال والنساء في كراهة الجلوس لها. صرح به الحاملي ونقله عن نص الشافعي رحمه الله، وهو موجود في الأم. يعني واضحة كشافعي وهنديك لأصحاب كان شافعي كنقل ينكردوا لإمام شافعي، بۆچوونیان وایە کە دانشتن بۆ تعزیە شتێکی نەخوازراوە، شتێکی باش نییە، بەڵکو ئەسڵ وایە کە هەر کەسێ بڕاتە لای ئیشوکاری خۆیەوە و پێویستیەکانی خۆی پێویستەکانی ڕۆژانەی خۆی جێبەجێ بکە. هەر کەسێ پێیان گەیشت لە ڕێگاوبانەکانە لە سەر ئیش و کاسبیەکەی لەوێ دڵدانەوەیان ئەکات و سەرخۆشییان لێ ئەکا، و لەم کەراهەتەیە فرق نییە لە نێوانی ژن و پیاوە، یعنی ژنیش بێ یان پیاو بێ، هەر باش نییە دانشێت و خەڵک باش نییە بێن بۆ سەرخۆشیکردنیان، مەگەر لە ڕێگاوبانە لە ملاولەولا بیان بینن. ئەمە بۆچوونی شافعیەکانە. طبعا
ئەمانە با بڵین کە ئەڵێن بۆ چوونیان وایە کە دانیشتن بۆ تەعزیە مەکروهە و شتێکی باش نییە، بەڵام نەیان فەرمووە حەرامیشە، بەڵام فەرموویانە نەخوازراوە و شەریعەت پێی خۆش نییە. ئەو بەڵگەیان لەسەر ئەمە حەدیث طبعاً بەڵگەی حەدیثیانیش هەیە و بەڵگەی تێڕوانینیشیان هەیە. بەڵگەی حەدیثیان بۆ ئەمە حەدیثەکەی جەریری کوڕی عەبدوڵڵای بەجەلیە ڕەزای خوای لێ بێ کە ئەفەرمێ كنا نعد لروايتك أڵێ كنا نرى الاجتماع إلى التعزية إلى أهل الميت وصنيعة الطعام بعد دفنه من النياحة. فرمويتي إيما يعني أصحاب كاني في غمر صلى الله عليه وسلم ومن أبيني ومن أزاني ومن واتيجين رابوين يعني ككوبونوا بولاي كوبونوا لدوري أهل ميت ويعني كسكاري مردوكا ودروس كردني خواردن للايان كسكاري مردوه بو أو خلقي كدين بولايان بشيوان مان أزاني يعني من النياحة. طبعا أم حديثك إمام أحمد وإمام ابن ماجه نقليان كردوا و يعني وإمام نووي رحمة إخوائي لي بالكتاب مجموعة أهل جلدي بينجمع أفرمي أما حديثك سندكي صحيحة والرجال كانشي لسر شرط إمام مسلمة وإمام شوكانش لنيل الأوطار لجزء الدواء هروها واي فرمو أبيش فرمويتي سندكي صحيحة فرمويتي حديث جرير أخرجه أيضا ابن ماجه وإسناده صحيح. وبوصيري رحمة إخوائي لزوائد فرميتي كما في سنن ابن ماجه إسناده صحيح رجال الطريق الأول على شرط البخاري والثاني على شرط مسلم كديارة أو أفرمي دو سندي هي سندي كان لسر شرط بخاري أو سند كيترشان لسر شرط مسلم صحيحة. أما بلغي أوانا كأفر من كراهتك هي كراهتك ناقات بلي حرامي بلام فرمويانا يعني اشتكي زور نخوازراو يعني باشنية دانشتن بو تعزية وخلق هاتن بو سرخوشي كردن لمالا يعني لمزقوتا يعني لتشادر أرشونيك يعني وهروها بتايبتي بو مزقوتك زور جختيان كردوا لسري يعني بهاتن بو مزقوت يعني دانشتن لنا مزقوتا وخلق بيلا دورة كوب بيته سرخوشي بكاوك عمره لهندي شونا كان هيا براسي اشتكي نخوازراو ترى خراب ترى يعني وهروها بلغيكي تريشيان هي كتيروانينا فرمويانا كوبو نوال لدور أهلي ميت ولدور كسكاري مردو حزن خفتكي زياتر أكا حزن خفتكي زياتر أكاوكو ابن عقيل رحمة إخوائي ليبي لشرح الكبيرة فرمويتي لأبي عمرو رحمة إخوائي ليبي جراي وتبيك يكره الاجتماع بعد خروج الروح لأن فيه تهيجا للحزن. فرمويتي كوبونا ولا باش مردني درشوني الروحي مردوكا خرابة لبر أوي هاند وكو بلي تازة دوباره يعني خفتكيان تازة أكاتوا. وابن علان رحمة إخوائي ليبي لفتوحات الربانية فرميتي ولأنه يجدد الحزن ويكلف المعزى فرميتي لبرأوي حزن خفت تازة أكاتوا وتكليفك شبوء كسيك تعزيك دعنا بالفعل تكليفه لأن شون لا ناوچەکانی بەتایبەتی ئەو گەرمیانە و کە نزیکی يعني لە وڵات لەو شوێنانەی کە عەرەب بەڕاستی لەناو عەرەب ئەمە زۆر باوە هەندێکیان يعني حەوت دانە ڕۆژ ئەم تەعزیە بەردەوامە و خواردنیکی زۆر بۆ ئەو خەڵکە تەنانەت خەڵکی گەڕەک و ئەگەر لە دێیا بێت خەڵکی دێکە و گەر لە گەڕەکێک شابێ خەڵکی گەڕەکە هەمووی مناڵ و گەورە دێن لەو ماڵە نان ئەخۆن. ئەمە لە ڕاستیە بارێکی زۆر قورسە و هەندێک جار کابرا مفلیس ئەبێ خاوەن تەعزیەکە مفلیس ئەبێ وەکو من بەگوێی خۆم لیانم بیستووە
قوڕەکرێ بەسەریانە و خەفەتەکان ئەبێ بە 2 خەفەت و کێشەکەیان ئەبێ بە چەند کێشەیەک. طبعا ناشتوانن نەیکەن لەبەر ئەوەی وەکو عیبێک وایە کە معنای وایە ئەو ماڵاگەن کە ئەو شتە نەکەن ئەو تەعزیە نەگێڕن ئەوان ئەڵێن یعنی معنای وایە ئێوە ڕێستان لە مردۆکەتان نەگرتووە. بەڵێ و لێرە مەسئلەیەک هەیە حەزەکەم یعنی ئەویش بخەمە پێش شاوی بەڕێستان حەدیثەکەی جەریری بەجەلی کە ئێستا باسمان کرد ظاهیرەکەی وا دەرەکەفێ کە سەحابە بە حرامیان زانیوە وەکو قاری ڕەحمەتی خوای لێبێ لە مەرقات المەفاتیح ئەفەرمێ بەڵام ئەوەی کە لە عولەما و لە فوقەهای ئیسلامەوە حفظ کراوە هەمویان حەملیان کردوتە سەر کەراهەت یاتان نەخوازراوی نەک حرامی و هەمویان وتویانە دانیشتن بۆ تەعزیە شتێکی نەخوازراوە بیدعەیە بەڵام مەکروهە بیدعەیەکی مەکروهە ئەمە یەکە مەشهورە لە ئەوانەوە و زۆربەی عولەما لەسەر ئەم بۆ چوونن یعنی کە بە مەکروهیان زانیوە نەبیسراوە کە کەسێک جەخت بخاتەوە لەسەر حرامەکەی لە عولەما زۆر مەشهورەکانەوە. مەبەستمان ئەوانەی پێشووە ئیتر نازانم لە زمانی تازە احتیمال هەیە عالم وای وتبێ یان کەسانێک هەبن وا بڵێن بەڵام ظاهیر عولەمای ئەو سەردەمە بە تایبەتی عولەمای قەدیمەکان هەمویان حەملیان کردوتە سەر ئەو حەدیثیان حەمل کردوتە سەر کەراهەتێکی شەدید نەک لەسەر تەحریم. ئیمامی نەوەوی ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ دعاء أوي كوا أم مسألة باس كردوا أفرمي وقد ثبت عن عائشة رضي الله عنها أنها قالت لما جاء النبي صلى الله عليه وسلم قتل ابن حارثة وجعفر وابن رواحة رضي الله عنهم جلس يعرف فيه الحزن وأنا أنظر من شق الباب فأتاه رجل فقال إن نساء جعفر وذكر بكاءهن فأمره أن ينهاهن رواه البخاري ومسلم. يعني أفرمي في غمري خواه صلى الله عليه وسلم كاتي هوالي كشتني زيد بن حارثة وجعفر كري أبي طالب وعبد الله بن رواحي في جيش لغزاي مؤتة في غمر صلى الله عليه وسلم زور وكبلي خفت بار بودان نشتبو ومنش لا وكبلي لشقي بابكو درگاكو تماشا ما کرد لدرزي درگاكو تماشا ما کرد بينين پیاوی کات بولاي وباسي وي کرد که جنكاني جعفر اگيرين يعني وگريان اگرين بو جعفر في غمر صلى الله عليه وسلم امري کرد كمنعان بكن لگريان واتا بدنگي برز. أم حديثة بخاري ومسلم أيرنوا وهل لو حديثة هاتوا كبيغمر صلى الله عليه وسلم للروايات تري أو حديثة هاتوا كبيغمر صلى الله عليه وسلم لمزقوتا دانشتوا ودا يعني دمشاوي آثاري غنباري بيوا بوا بلام أم حديثة وكو ابن علان الله يعني أمام معناه أولنية فلا نسلم أن جلوسه كان لأجل أن يأتوه الناس فيعزوه فلم يثبت ما يدل على ذلك. يعني الله كانت يفرمي لمزقوتا دانشتبو معناه أولنية أو دانشتبو بو أو يخلق بين تعذيب كان وضل سرخوشي لي بكن وضلي بنوا هيج بلغيك لسر أولنية هركسي حملي بكات سر أو هليه يعني أم حديثة حمل بكات سر أو هەڵەی کردووە چونکە معنای حەدیسەکەیش معنای ئەوە ناگەیەنێت بەڕاستی. هەروەها هەندێک لە عولەما وەکو المەجد ئەبو البەرەکات ڕەحمەتی خوای لێبێ وا تێگەشتووە کە لەم ئەحادیثانە وا لەیەکی داوەتەوە کە دروسە کە سوکاری مردووەکە ئەوانەی نزیکی مردووەکەن و خزم و کە سوکاری نزیکی ئەهلی مردووەکەن دروستە ئەوان کۆبنەوە لە دەوری کەسە نزیکەکانی مردووەکە یعنی خزمەکانی ئەهلی مردوو دروستە بێن لەوێ کۆبنەوە بە تایبەتی شەوێ دوان تاوەکو ئەوان ئەو خەفەت و خەمەیان هەیە لەسەریان
لا بچێ وەکتو لە کتێبی ئەنسافە باسێکە ئەڵێ ئەمە ڕیوایەتێکە لە ئیمامی ئەحمەدەوە وتیایشی هاتوو ئەڵێ مەرداوی ڕەحمەتی خوای لێ بێت لە ئەحمەدەوە گێڕێتەوە الرخصة لأهل الميت ولغيرهم خوف شدة الجزع بەڵام ئەمە لە دوای طبعا لە دوای ئەوە باشتر لە دوای ئەوەی مردوەکە ئەنێژرێت باشتر وایە کە خەڵکێکی وەکو بڵێ کەسە نزیکەکانیان لە دەوری کۆبنەوە لە دەوری ئەو ماڵە کۆبنەوە تاوەکو هەندێک لە خەفەتەکەیان لەسەر لاچێ تا ئەوەندەی دڵیان وەکو دێتە تایب والله أعلم لەوانەیە ئەم ڕەیەکی پەسەند بێت و جوان بێت چونکە کە سوکاری مردووەکە حقیقەت بەتایبەتی ئەگەر مردووەکە کەسێکی وەکو بڵێ یعنی کەسێک بێت لە حاڵەتێکی نابێ یعنی وەکو بڵێ زۆر تەمەنی نەکرده بێ بڵێ یعنی پیر و ئین بێ و کە سوکارەکەشی گەورە و تەمەندار بن ئەوانە ناڵێن بەڵام ئەگەر کە سوکاری مردووەکە مەسەن مناڵ بن ژن بن هەند لە حاڵەتێکی یعنی وایە بن زۆر خەفەتبار بن بۆ مردووەکە باشتر وایە خەڵکانێک بە دەوریانە کۆ ببێتەوە دڵیان بنەوە لەبەر ئەوەی لەو حاڵەتە ئینسان زۆر غەمبارە زۆر دڵتەنگە و پێویستی بەوە هەیە کە کەسێک بە دەوریا بێت جا کە سوکارە نزیکانی خۆیان لە دەوری بن یەک دوو ڕۆژێ والله أعلم لەوانەیە دروست بێت و ئەمان لەوانەیە پەسەند بێ بەڵ نەوەک دانشن بۆ تەعزیە و خەڵک بێسەرخۆشیان لێ بکە. هەروەها ئیمامی نەوەوی ڕەحمەتی خوای لێ بێ فەرموویەتی کاتێک تەعزیە دانشتن بۆ تەعزیە کەراهەتی هەیە یعنی مەکروهە کەراهەتێکی تەنزیهی واتان نەخوازراو کە نەگاتە دەرەجەی حرام ئەگەر بێت و شتی تری خراپی لەگەڵا نەکرێ بەڵام ئەگەر شتی تری خراپی لەگەڵا بکرێ وەکو بۆ نمونە یعنی مەسەلەن نان بدەن بە خەڵک وەکو بۆ نمونە شیوەن بکەن وەکو هەندێک شتی ناشەرعی ئەو کاتە ئیمامی نەوەوی ئەفەرمێ ئەبێ بە لە کتێبی ئەذکارە ئەفەرمێ فإذا ضم إليها أمر آخر من البدع المحرمة كان ذلك حراما من قبائح المحرمات فإنه محدث وثبت في الحديث الصحيح إن كل محدث بدعة وكل بدعة ضلالة كوابو إمام النووي أفرمي أجر اشتكان يعني وكبلي أو كوبو نوا أجر شتي تري لقلابو شتي ناشرعي نابجي يتر هواش سرك يشيبو حرام وبو بدعي جورة كبدعي محرمة وقم رابونا هروها لباري أو كآية دروسته مثلا نان دروس كان أو مالا يعني كمالي مردو كأو خلق الدين بو سردان نان بو دروس كان يا دروسين كان لو بارو شرع شيء فرمي حكمي أو شيء لو شهر زانيان دور رأيان هي رأيك ألين مكروه وناقابة بليه حرام يعني اشتكي نخوازرا ونابجية أو اشتبكن وأمش طبعا مذهبي حنفي كان ومالكي كان وشافعي كان هميان رأيان وايك يكره اتخاذ الضيافة من الطعام من أهل الميت لأنه شرع في السرور لا في الشرور وهي بدعة مستقبحة فرميانا كراهتي هي كراهتي كي تندش يعني كخاون مردو میوانداری خەڵک خواردنیان بۆ دروستکات چونکە خواردن دروستکردن لە کاتی خۆشیە ئەبێ نەک لە کاتی ناخۆشی و موسیبەتە و ئەمە شتێک بیدعەیەکی نابەجێ و ناشەرعیە و مالکیەکان هەروایە وتووە دسوقی ڕەحمەتی خوای لێ بێ لە حاشیة الشرح الكبير ئەفەرمێ ئەما جمع الناس على طعام بيت الميت فبدعة مكروهة يعني کۆبوونەوەی خەڵکی لە دەوری کە سوکاری مردووەکە و ئەوانیش نانیان بۆ دروستکەن ئەمە بیدعەیەکی مەکروهەیە یعنی کەوابوو ئەوانیش بە بیدعەیەکی بەڵام نەخوازراوی ئەزانن نەک بیدعەی محەڕەمە. کۆمەڵێکی تر لە عولەما فەرموویانە کەراهەتی هەیە یعنی نان دروستکردن لەلایەن کە سوکاری مردووەوە کەراهەتی هەیە بەڵام ئەگەر پێویست بوو کەراهەتەکە نامێنێ
ئەگەر پێویست بوو بۆ نمونە کەسانێک لە دوورەوە خەڵکێک لە دوورەوە هاتوون بۆ لایەن و کەس نەبوو بیان باتە ماڵ و ناچار بوون کە شوێنێک نەبوو یانی تایە بمێننەوە فەرموویانە لەو حاڵەتە لە حاڵەتێکی ئەو تۆیە بەو شێوازە فەرموویانە لە حاڵەتێکی ئاوا لەو شێوازەیە فەرموویانە ناچاری وا ئەکات کە کەراهەتەکە نەمێنێ ناچاری وا ئەکات کەراهەتەکە نەمێنێ طبعا دليلشان هر أو حديثي جريرة كوتمان جرير أفرمي ملكاتي بيغمرها صلى الله عليه وسلم كوبون ولا دوري كسكاري مردو واتا دانشتن وتعزير دروس كردن وخواردن دروس كردن بو أواني كدين إما بشيوان من أزاني أفرمي إما بشيوان من أزاني يعني شتيكي زور نابجێ و خراپمان ئەزانی و بە ناشەرعیمان ئەزانی ئەو شتە بکرێت لە کاتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. دیارە فەرموویانە وەکو ئیمامی ابن قدامة رحمة خوای لێ بێ لە کتێبی مغنیە فەرموویەتی فأما صنع الطعام صنع أهل الميت طعاما للناس فمكروه لأن فيه زيادة على مصيبتهم وشغلا لهم إلى شغلهم وتشبها بصنيع أهل الجاهلية. يعني فرمويتي شتێکی مەکروهە شتێکی نەخوازراوە کە سوکاری مردوو خواردن بۆ خەڵکی دروستکەن يعني چونکە مصیبەتەکەیان زیادەکە و زیاتر مەژبوریان ئەکا و لە سونعی ئەهلی جاهلیەت و نەفامی ئەچێ لە هی موسڵمان ناچێ. پرسیار کرا يعني وەکو ڕیوایەت کراوە کە ئیمامی عومەر پرسیاری کرد لە جەریر کەوا ئایا ئێوە شیوەن بۆ مردوتانەکەن کاتێک بمرێ فەرمووی نا فەرمووی ئەی باشە کاتێک کۆ ئەبنەوە لە دەوری ئەهلی مەیت خواردنیان بۆ دروست ئەکەن کۆ ئەبنەوە لە دەوری خواردنیان بۆ دروستکەن فەرمووی بەڵێ فەرمووی دێ ئەوە شیوەنە دێ ئەوە شیوەنە وەکو شیوەن وایە فەرقی نییە. و خۆی لە حەقیقەتە سونەت وایە کە ئەو خەڵکەی دراوسێ و خەڵکی ئەو گەڕەک و دێ کە بە دەوری کە سوکاری مردۆکان ئەوە خواردن بۆ ئەوان دروستکەن يعني بۆ کە سوکاری مردۆکە دروستکەن لەبەر ئەوەی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە حەدیثی صحیحە هاتووە کە لە ئیمامی ئەحمەد و ئەبوو داود و ترمذی و ئیبن ماجەش ئەگەڕنەوە کە لە عەبدوڵای کوڕی جەعفەرەوە ئەفەرمێ کاتێ هەواڵی جەعفەر گەشت بە هەواڵی کوشتنی جەعفەر لە شەڕی مؤتەیە گەشت بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی پێغەمبەری خوا فەرمووی اصنعوا لآل جعفر طعاما فقد أتاهم ما يشغلهم يعني خواردن بۆ ئالی جەعفەر دروستکەن چونکە شتێکیان بەسەر هاتووە کێشەیەکیان وەکو خەبەر و هەواڵێکی ناخۆش مصیبەتێکیان بەسەر هاتووە کە مەژغوڵیانی کردووە يعني كوابو سنة أما وكو إمام الطيبية فرمي دل على أنه يستحب للأقارب والجيران تهيئة طعام لأهل الميت يعني السنة خزمكان دراوسيكان خواردن آماده كان بو كسوكاري مردوكان نوك أركك بخنا سر كسوكاري مردوكي على راسيا كوابو أويك وەکو بڵێ زیاتر پەسەندەوە زیاتر ڕێکوپێکە ئەوەیە کە ئیمامی ئیبن القەییم ڕەحمەتی خوای لێ بێ لە زاد المعاد ئەفەرمێ وكان من هديه صلى الله عليه وسلم أن أهل الميت لا يتكلفون الطعام للناس لە هەدی پێغەمبەر و سنەتی پێغەمبەر وا بووە کە ئەهلی مردوو تەکلیفی خواردن نەکەن بۆ خەڵکی يعني ئەوان تەکلیف نەکرێن خواردن دروستکەن بۆ خەڵکی بل أمر أن يصنع الناس
لهم طعاما بەڵکو پێغەمبەر صلى الله عليه وسلم ئەمری کردووە کە خەڵکی خواردن بۆ ئەوان دروستکەن يرسلونه إليهم بۆیانی بنێرن بۆ ماڵەوە وهذا من أعظم مكارم الأخلاق والشيم أما لە گەورەترین ڕەوشتە جوانەکان و ڕەوشت وەکو ئاکارە بەرزەکانە والحمل عن أهل الميت وبار قرسي لادان لسر كسكاري مردو فإنهم في شغل بمصابهم عن إطعام الناس يعني أوان زۆر سەرقاڵن يعني وەکو مصیبەتێکی گەورەیان بەسەر هاتووە لەوەی کە خواردن بن بە خەڵکی هەرەگە بیبیتە حەقیقەتەوە خەڵکێکی زۆر ڕووەکاتە ئەوان لەو کاتە دەی ئەو خەڵکە کە ڕووەکاتە ئەوان و لە دەوری ئەوان خەریکی جەنازە و شۆردنەوەی مردن ئەگەر ئەوان خواردن بن بە خەڵکی یعنی لەوانەیە جاری وایە 2000 نەفەر کۆ ببێتەوە ناکرێ خواردن بۆ هەموو خەڵکە بن بەڵام ئەو خەڵکە ئەتوانن خوارد دراوسەکانیان یان کەسە نزیکانی دەوروبەریان ئەتوانن یعنی خواردن بۆ 10 نەفەرێ بۆ 5 نەفەرێ 6 نەفەرێک کە کەسوکاری مردوەکەن خواردیان بۆ دروستکەن و شتێکی زۆر ئاساییە و بارقورسیەکیش دروست ناکات بە تایبەتی ئەگەر چەند ماڵێ ئەو ئیشە بکەن هەرێکی دوانسیانێک لەو کەسوکاری مردوەکەن بۆنە بۆ ماڵ شتێکی زۆر جوانە و ئەخلاقێکی زۆر و ڕەوشتێکی زۆر بەرزە بەڕاستی کەوابوو مولەخەسی بابەتەکەمان ئەمڕۆ ئەوە بوو کە دانیشتن لە ماڵە بۆ تەعزیە و هاتنی خەڵکی بۆ دڵخۆشیدانەوە و بۆ سەرخۆشیکردن و تەعزیەکردن کەراهەتی تەنزیهیە یعنی کەراه نەخوازراوێکە کە ناگاتە پلەی حەرام لە بەقەوەترین قەولی عولەمایە یعنی شتێکی باش نییە نەکرێ باشترە و جمهوری عولەما لەسەر ئەم بۆ چوونن کە ئەو شتە نەکرێ باشترە جا ئەگەر حرامێکی تێکەڵ بوو یعنی لەگەڵ ئەو دانیشتنەیە حرامێکیش تێکەڵ بوو شتێکی خراپی تێکەڵ بوو وەکو بۆ نمونە یعنی کۆبوونەوەکە لە مزگەوتا بوو و ئازاری مزگەوتەکە و ئەهلی مزگەوتەکە درا وەکو ئەمڕۆ ئەکرێ لە ڕاستی ئەوە ئەگاتە پلەیەکی تر ئەڕوات هێواش بەرەو پلەی حەرامی وەو کاتە کەراهەت نامێنێ ئەڕواتە پلەی حەرامی ئەمجا و هەروەها خواردن دروستکردنیش لەلایەن کەسوکاری مردووە بۆ خەڵکەکە ئەوەش هەر کەراهەتێکی توندی لەسرە و نەخوازراوە و باشواتە وانەکرێ باشواتانێ خەڵکی خواردن دروستکەن دراوسێ و کەسە نزیکان خواردن دروستکەن بۆ کەسوکاری مردووەکە ئەمەیە کە پوختەی بابەتی ئەمڕۆمان کە زانایانیش خلافیان تیا هەبووە و ئێمەش حەزمان کرد عەرزی بەڕێستانی بکەین تاوەکو خوای گەورە یارمەتی هەموو لایەکماندا کەسانێک زۆر بە توندی مەوزوعەکە نەگرن لە سنووری خۆی دەریکەن و کەسانێکیش تەواو ڕەشمەشل نەکەن و مەوزوعەکە وا پێ بکەن بەڕاستی بە شتێکی زۆر ئاسایی بیزانن و باو عادەتە ناشرینەکان زاڵ ببێ بەسەر شەرعە خوای پەروەردگار بۆ خاتر ناوەجوانەکانی خۆی هیدایەتی هەموو لایەکمان بدا و مۆفەقمان بکە و سەرکەوتومان بکە و دامەزراومان بکە لەسەر دیندارەتی سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين